هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق دەستیان کردو بە هەماهەنگی لەسەر ڕێگەی نێوان کفری و خورمات و بنکەی هاوبەشیان داناوە لە دوای زیادبوونی چالاکی پاشماوەکانی تەرۆریستانی داعش لەو ناوچەیە. هێزەکانی پێشمەرگە چەندین بنکەی نوێیان لەسەر ڕێگای کفری خورمات و دروست کردو خاڵی پشکنینیان داناوە بە هاوبەشی لەگەڵ هێزەکانی سوپای عێراق ئەو ناوچەیە دەپارێزن. تاوەکو ساڵی 2017 ناوچەکە لەژێر دەسەڵاتی هێزەکانی پێشمەرگەدا بوو. بەڵام لە دوای ڕووداوەکانی دوای ڕێفراندۆمی سەربەخۆیی بەرەنگاربوونەوە دروست بوو، پێشمەرگە لەو ناوچەیە کشایەوە و ناوچەکە بۆ بۆشایەکی ئەمنی و بەهۆی ئەو چالاکی تێرۆریستانی داعش زیادی کرد. ئێستا هاتوونەتە ئەم ناوچانە لەگەڵ برایانی جێشی عێراقیمانە ئەوان لە سنووری خۆیان با بڵێن ناوچەکانیان ئەگەر دوایی کامێرەکانتان تەسویرێکی بە تەواوەتی بکە چەند قولەیەکمان هەیە و چەند نقاتێکمان هەیە ئەچێتە خوارەوە هەتاوەکو بەم جادەیە کە ئەم شوێنەی کە ئێستا لین ئێرە سەیتەرێکیەکەوە سەیتەرەی کارێزەیە. هاوڵاتیان خۆشحاڵن بە هەماهەنگی هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق بۆ پاراستنی ڕێگەی نێوان کفری و خورمات و ژمارەیەک شۆفێر ئاماژەیان بۆەوە کرد ئێستا خاڵی پشکنینی تۆکمە لە ناوچەکەدا هەیە و دەتوانن هاتوچۆ بکەن بە ئارامی و پێشتر شەوانە نەیان دەتوانی لەو ناوچەیە هاتوچۆ بکەن. پێشتر شەوانە نەمان دەتوانی لەم ڕێگەیەوە هاتوچۆ بکەین بەهۆی ئەو هەڕەشی لە ناوچەکەدا هەبوو. باردۆخەکە زۆر قورس بوو، بەڵام ئێستا سوپاس بۆخۆ دۆخەکە زۆر باش، برایانی کورد زۆر باشن و خاڵی پشکنینی ڕێکخراویان هەیە. لەو لاوسپای عێراق هەیە هاوکارن و وایان کردو ئاسایش سەقامگیر بێت. پێشتر لە دوای ڕێکەوتن و هەماهەنگی نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق ئاماژەی کەمبوونەوەی هێرش و پەلامەرە تێرۆریستیەکان کرابوو. داواش دەکرێت هێزەکانی پێشمەرگە بۆ تەواوی شوێنەکانی پێشویان بگەڕێنەوە.